بسم الله الرحمن الرحيم. بناوي خواي بخشن دو مهربان برایان و خوشکانی عزیز لهر شوێنەکەن سەلام و ڕەحمەت و میهرەبانی پەروەردگار بڕژێ بەسەر خۆتان و ماڵ و منداڵتانە. خۆشحاڵین شەوێکی تریش ڕاستە و خۆبووینەوە میوانی ماڵەکانتان بۆ باسکردنی بابەتێکی تر یان چەند بابەتێکی تر لە بابەتەکانی زانستی میرات و میرات بەشکردن. بە ئومێدی ئەوەی بتوانین لەم بەرنامەیەشدا سوود و کەڵک و زانیاریەک بە برایان و خوشکانمان بگەێنین. ئازیزان و خۆشەویستانم، وەکو معلومی جەنابتانە بەرنامەکەمان ڕاستە و خۆیە. ئێوەی ئازیز و خۆشەویست بەو ژمارە تەلەفۆنانەی لەسەر شەی تەلەڤیزۆن پیشان ئەدرێت ئەتوانن پەیوەندی بگرن و هەر پرسیارێکتان هەبوو ئاراستەی مامۆستای بەڕێز و خۆشەویستی بکەن. بە ناوی خۆم و بە ناوی ئێوەی بەڕێز و خۆشەویستەوە بە خێراتنی میوانی هەمیشەی بەرنامە جەنابی مامۆستا لێرگەرمیانی پسپۆڕ لە چەند بوارێکدا بە تایبەتی بواری میرات. مامۆستا گیانەی خوا بەخێر. خوا عافیت کە مامۆستا، خوا لەت ڕازی بێت. مامۆستای بەڕێز دیارە بەرنامەکەمان وردە بابەتەکانی تەواو بێ و ئەگەینە کۆتایی بابەتی میراتی ئینشاءالله خوای تەعالا پاداشت باتەوە. چەند بابەتێکی زۆر گرنگ ماوەکە لە بەرنامەی ئەمڕۆدا ئاماژەی پێ بکەین و بەرنامەی داهاتووش ئینشاءالله کە کۆتا بەرنامە ئەبێت بە تەفاسیل باسی زەوی زراعیەکەی ئینشاءالله. لە بەرنامەی ئەمڕۆدا مامۆستا چەند مستەڵەحێک ماوە کە ئاماژەی پێ بکەین بۆی بەڕێزانەی کە دانیشتن بە دیار بەرنامەکەمانەوە گویان لێگرتیان کرا بە کتێبی ئینشاءالله هەموو بوارەکانی میرات لە خۆ بگرین ئینشاءالله. یەکێک لەو بابەتانە مامۆستا بابەتی موباهەلەیە. موباهەلە جا موباهەلە پێمان خۆشە بەڕاستی شارەزا بین و تێی بگەین لە زانستی میراتە موباهەلە چییە؟ خوا لەت ڕازی مامۆستاگیان. الحمد لله الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه. أما بعد، من باش سپاسی خوای گەورە کە خوای گەورە فەضڵ و منەتی کردە سەرمانە سەرقاڵی کردین بە بەشێک لە باسەکەی دینەکەی خۆی کە علمی فەرائیضە. ئەوەڵ و ئاخر فەضڵی خوای گەورەیە بەسەرمان و کە خوای ڕەب العالەمین ئەم منەتەی کردە سەرمانە توانی بێتمان هیچ نەبێت کۆمەڵێ براو خوشک ئاگادارکەینەوە بێدارکەینەوە کە ئەم بابەتە وریابن جێبەجێیکێ ناڵێن لەم بەرنامە فێرە بن، بەڵام ڕۆن پرسیار بکەن. ئەگەر حەقت خواردۆ بیگەڕێنەوە، ئەگەر حەق هەیە شەرم مەکە داوای کە بە ئەدەبێکی ئیسلامی. وەسپاس بۆ خوای گەورەش خەڵکێکی زۆر کۆمەڵێ براو خوشی زۆر تا ئێسش بەردەوام لە تەلەفۆنان یعنی مەگەر بڵێن باوەڕتە بێ ڕۆژانەیە ئەو کاتە چەند کەسێکیش بۆی کە خەڵکی حەزەکە ئەگەر زوڵمی لە خوشکەکەی کردووە نەیباتە قەبرەوە تازە خوشکەکەی مردووە چەند کەس هاتوونکیانە وەفاتیان کردووە پاریان لای ئێمە بووە برسی بوون ماندوو بوون نەخۆش بوون. ئێستا ئەمانەوە بەسە سنوورێکی بۆدانین. جا الحەمدولله هێنامان بەوەی کە هەر نوقسانی و ناتەواوێکی تیابێت لە ئێمەوەیە بابەتەکە بابەتێکی علمی بوو هەرچۆن بێ بۆ تاالبی علمی شەڵا ئیسفادەی هەیە. ئێستەی شەڵێم هەدەفەوە نەبوو کە بڵێم کاکە وەڵا خەڵک لێرەوە تەواو پسپۆڕە بێ و فێرە بێت، بێدارکردنەوەی موسڵمانان بوو. پاشان کۆمەڵی خەڵکیش بەناو مافی ئافرەت و نەیار بە ئیسلام بە جۆرێ لە جۆرەکانی خە کە کەسێ لەوە چاگای لە خۆی نەبووە بتێن ئەوە چیە ئیسلام وەڵی کورد و جاری کچە بات و بیان ویستایە کە نەختێک خەڵک لە دینی خوا دوورخەنەوە، بەڵام ڕۆژە باسی حەد دەکەن، ڕۆژە باسی میرات ئەەکەن، ڕۆژە باسی دەستی دز ئەەکەن کە ئێمە شکمان لەوەن یەگەر کوڕ خوای ڕەب العالەمین دەجاری پێ بدایە ئەنجەڵی خوا عادلە. نایشگەڕێن ئیشی خوا بێ حیکمەت یەگەر حیکمەتیشی نەزانین. نایشگەڕێن لەبەرەوەی ئێمە بین دینەکە سادە بکەینەوە بەڵام لەبەرەوە وڵا کەسێک ڕازی بێت. ئەو کەسەی ڕازی نەبێ بە عادلی خوای پەروەردگار ئەو کاتە بێبەسیرەتە لە بینینی ڕووناکی. کەسێکیش خۆی ڕۆژ نەبینێت پێویست ناکە بەڵگەی بۆ بێنیتەوە. جا کە جەنابەت ئیشارەتت پێکرد دیارە ئەگەر لەوەشێ لە بەرنامەی داهاتوو ئینشاڵڵا بەهۆی مانگی ڕەمەزانیشۆ ئێمە ئینشاڵڵا کۆتایی بە بەرنامەکەمان بێنین ئەم بابەتانەی کە نمونەی تایبەتن. ئەم نمونە تایبەتانە تەوقیفین. خەڵک ئەتوانێت لەبەری کات ئەتوانێت بیخوێنێت ثابتی کات، بەڵام لەبەرەوە کە جەنابەت دوتە بەرنامەکەمان گشتگیر بێ هیچمان لێ تەرک نەکرێت فەزلی خوای گەورە بتوانیمان لە ماوەی چەند بەرنامەیەک لە هەموو بابەتێک نمونەیەک پێشکەشکەین. مباهلە بەو نمونە ئەوترێت کە یەکەم جار عول ڕوویدا لە عهدی عومەری کوڕی خەتاب ڕەضی الله عنه.
عول بريتي ولو كباس ما دائما اصلي مساله بنشي مساله كالين ل 24 الرابو 26 الين لشش الرابو حود كابو كاتب برز ابيتو شي رؤدا كاتب من لبيش الله كاكبا مالي امردوانا بكم شش ظرفو توزيعي كم كسي يقل ششني وابو السيابات اي قد واي برز بيتو بو حود اي من مالك سر لنا توزيعي حودكم كابو سيل حود كم ترى تا سيل شش عول بما اوتري جماري بشكان اجميرم زورتر لو اصلي مسألة كمن دامني او لو تقسيمه كاوي نمونيك لعهد امام عمر الرويدا ميرديك دايكيك كابو جنيك مردوا ميردكي لجيانا دايكي لجيانا خشيكي لجيانا سيكس ايش توان ان شاء الله ثاني كان بو بينا بخير تسرشاش ام سيكسا همو جاربت من دائما سيشلم علمي ميرات بويا آسانا يكم روج واخير روج يكم روج منو تو باسي ميرد ماكروت ما نقدر اولادنا بيني مالبات خشك اگر تنها بيت يجلس هدوء بعد دايكك يجلس سرسيه بالا بروي ام كسي كمردوا اولادي نكرنكج وزياد لبراو خشكي نيه خشكيه كاو نيوا مال بو ميرد او نيوا كيبو خشكا دايكك يجلس سرسيه برد ام نمونه للشاشه لسر شاشه كيا باش جماردم نيوي شش سيه نيوي كي شش سيه اما شش دايكك يجلس سرسيه بردو اما بوبا شن ما وصايان بوبا هشت ويوانيا بلا سيه دو اي باشا ششيش لسر سيه دو كات كابو حوتا هلايا او هشتا كات ليه شي رويدا هموي اصحاب يدن لباش مردني امامي عمر اهلي رمباردين لباش مردني امامي عمر ابن عباس فرموي والله او بياوي ان الذي احصى الرمل عالج لم يجعل في المال نصفا ونصفا وثلثا شكا باوري وعولنا الرمل يعني اللي عالج منطقه جنديكا تي والله اگر كسي بها همو توملي والله خولي ام شاره همو بجميريت ناتواني نموني واحلك والله اما تواني ما برا توش ني وبرا تويش يجلس سرسيه برا كابو بوشي تندي باشا بولا عادي عمر قصدنا كردوا وتي والله يسا كيدي من مباهله لقلاك مباهله بريتيه لو كسيون برامبريك اخوا مسيون اخوا والله اخوا يقول للرحم خوي دور مخاطو قروي من تواو نبيت والله ما قرويتو تواو نبيت توابي اما تشيبو او ناخذ بيقين زاني وتي مباهله بو كم او من راستيان بو يكلم صدمي امام عمر ابو تومه وتي لبر اوي كان بولا زمني امام عمر قصدنا كرت دو خاليود يكم كان مهيبا فهبته دون فرمي اذ لم يكن لي دليل قطعي لبر اوي من بلغيكي قطعين بي نبو بدسمو بيت بلام لبر عمري كوري خطابش كسيك بو بهيبت بو بلام ام اصحابنا هيبتي مقابل وايلين اكل حقنا لين حقيقتك او ابو بلغيكي روني بس دسمو ابو يسيش تيك راي مذهب كان لسر مذهب امام عمر افضلي ام امته واعلمي ام امته ابو بكر الصديق باش ابو بكر اعلم عمر انت شي خلاف رويدا ولا بيني ابو بكر وعمر بشي زوري خلافه كان زور جار ابو بكر بكايت حتى الشر الرداء باشان لبين امام عمر ابن عباسه اواني امام عمر صحيح درسوا لبر اوي قدري ام عالمانا في غمر صلى الله عليه وسلم هم جار كترتيب اصحابي كردوا ابو بكر عمر عثمان ابو بكر عمر عثمان كم جارك امام علي شاتو تبالي رضي الله عنه كيتر الشكي ثانيه افضل ام امته او شوارا 10 مباشرا جاء لي امام عمر بوايك ما صاي خوشويس امام عمر فرمي والله نازانم من قدمه الله فاقدمه ولا من اخره فاؤخره نازانم تشيب كم لما مساله يتلك وتاي تشيكرت كاتي فرمي فان كان صوابا او عولي كرد امام عمر عول تشيكرت لجما او نقصيك الرؤدا استماشى امن منك ما صاي خوشويس شماره كان زيادك اگر بيتو من نيوه بدا ما ميردو نيوه بدا ما خوش دايكي شي بو نامينتو نيوه بدا ما ميردو يجلس سرسي بدا ما دايك خوشك حقي خوي بو نامينتو بيدم بخوشك وبيدم بدايك برا ميردقه حقي خوي بو نامينتو كاوبو الا ابي الله كان نقص كاي ببي مذهب امامي اباس صح حليكين باش كان هيش برناكبت امامي عمر فرمي نقصك دابش كما سرهم ويانا باشي لجاي او الى شش حلي كم نمونك اي كم بهشت كوابو كسيك ما مصا سيل لهجت بريه كم ترى لنيوه بلام سيل شش نيويه
كاو تقسيمك دابزينك هميان صاحب فرض بنص القرآن هميان صاحب فرض كسياني بباش نكر هميان كما بنوهم همياني بريان كوت أويك كما بعدالة ببي حصيان لهمياني كم كردو والله ما قربيته ببي إمامي ابن عباس حليكي أويا قرب بخاطب شاوي بينر ببي ابن عباس خشكي برناكرت خشك نصي لسرة فلها النصف قرآن فرميت ببي أوا بويا هات شكر أوي ما وصل أوي نموني سرو أو رأي إمام عمر أو إمام عمر فرموي مالك لجاوي بكم بهشت أي كان بكم بشش أي كم بهشت هشتك شيء يعني ملكي أو بياوا كم هشت بشو لو هشت سي أدم بميردك سي أدم بخشتك دويش أدم بدايكك ابن عباس فرمي والله من بروي خواي قول ميرد ودايكي بيش خصو باش يمار هذا مش هذا ما خشكك بلان أصحاب هموي كسنا بوجقل ابن عباس رخني اللي أنا قلتها ولا دواتريش هرشوار مذهبك لسر أوي إمام عمر أو مباهلة أو نمونية كمان بلقي وشما موسى خلاف لبين الصحابة ذهب ولا سر مسائل فقهي خلافيش كعمر كري خطاب خليفة مسلمان بوا أم برسيارة بالراسي خوبا داشدات والله عندي برسيارة توي حقها هديت بكرة أما اللي يريس عندي برا أو كسيك الشارع زي للشرع النبي من أمرنا من يجي خوش معنا وتميسا عندي كسية زور كرسال قالي إدارة وشتو معنا وعزتي هر كسي ما مصاي عيني بيه هر كسي ما مصاي عيني بيه هر كسي ميزارة بسري بيه أما كاكا هو تاني ساتر بيرا ولاتانا بنرغو ميزارة بسري وتي بتم الله ما مصاي محمد بوخش ما مصاي محمد الله تو ما يجي زور لجيان تحر مسؤول ويتو مال بندز برد الريو أمانة والله كم والله برا رأي أنوايا ما مصاي عيني نابي بك عين كاو شك شرط يعني بس المقاد لي لعبة يعني تو اخوي الشرط يقول له خلق زيادة علمك يا مان الله يكاك هركس علمك هبيه نابي إداري بيت كاو بعكسه بيقول تو الصفات يقول زيادة بس ملويك أو خلافاني كلا أمور اجتهادية الرؤي أداء علاقة بدلوب وبرايتي به ذكر حرمتي كان أجر علاقة هو نبو كسب لك هاك والله فلان كس لينا أزاني من لي أزانم خالد الرازي خاصر بس كم مصيب الرجل ما مستجان يشك لبابة كان يتربيهم خوش أماجب كين بابتي المنبرية جاري منبرية شيا بوشي بيوتري المنبرية وكاري أو شيا والله أما طبعا علاميتي عالميتي إمامي علي دار بريت لسر منبرة وتاريخ عنده لقل كسي يقبوه ديارة أو كسيك لو كسي غريبي لي والله اشتيوا زورك الرويدا وكسي يقبوه نيانزاني وخطيب لسر منبر بين نعتواني قصير اوكي كسي قالت ولا دورة برسياري كل إمامي علي لسر منبر وتاريخ عنده باسی کردو تیتی و پیاوێک مردووە ژنەکەی و باوکی و دایکی و دوو کچیەیە ئەمە جاری وای ئەیشی نووسی ناتوانانی حەریکەین منبەرەکەی لەگەڵ من قسەکەی تاو کردووە ئەو ئەم لێرە تێتی ساڕە ثمنها تسع ئال لێرە چی بوو لەسەر منبەر ئیمامی عەلی وەڵامی ئەو کەسەی داوە کە ئەو ئافرەتە کە یەک لەسەر هەشتی ماڵی بەرئەکەوێت ئەگەر نمونونەکە ئێمە لە 24 حەلکەین یا لە 8 حەلیکەین ئەم یەک لەسەر هەشتە بات ئەو یەک لەسەر هەشتەی بوو بە تسوع یەک لەسەر 9 یعنی کاوە بوو چی کرد کەمی کرد کەمی کرد منبەری بەمە ئەوترێت نمونونەکەی چییە لێرە پیاوێک وەفاتی کردووە ژنەکەی لە ژیانە باوکی لە ژیانە دایکی لە ژیانە باوک دایک لەگەڵ دوو کچە ئەم نمونە مامۆساییان كوتم دوكش هاي بيش نختي كوتم أولادنا أبو جن يجلس شوارع بات أجر أولاد أبو يجلس هشتبات كوابو الليرة أم جنة شاني بركود يجلس هشت أي باوك يجلس شاشي برد أي دايك يجلس شاش دوك شكا دو لسرسي وقانونه يكجبو يجلس دوا أجر دو بدو لسرسي أم نمونا لبستو شوارع من اللي ربى بينادي برا رسام لأول روجي برنامج وتاعي صار هر نمونا يجلس رشت ويجلس شاشي تيابو لبستو شوارع يعني مالك كما 24 بشو 24 چند سيتيا ما وصيان چند هشتيتيا سي وايا مالا باشا چند ششيتيا چوار چند ششيتيا چوار اما بو بشن ما وصيان زيادة اما بو با 20 حوت مالا چونك شانزيش بدو كچكيا 20 حوت باشا سي ل 24 ثمنكات سي ل 20 حوت يجلس النوكا يعني أم أفرتا
ظاهریەکەی حەلی کەمە بێ بڵێن کاک یەک لە سەرشتی ماڵەکەی بدرێتێ کاوا بوو کەس لە خۆیەوە بە تەلەفۆن میرات بۆ کەس حەل نەکە نڵێ ئادی با کاکە با یەک لە سەرشتی بدێنە ئەم ئافرەتەوە با بڕات یەک لە سەرش کاکە یەک لە سەرشتی کاتێ بەرەکەوێ ئەو نمونە عادیلە بێ ئەو مەسئلە عادیلە ئەوەتانێ هەر کەسێ بەبێ سامی خۆی بیبات بەڵام لێرە چەنی برد 3 لە 27 برد 3 لە 24 نەوت من بەرێ بە ماوتێ مامۆستاگیان هۆکارەکەشیەوە بوو کە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ناوەکە بەچی وێنرا لەسەر منبەرەوە وەڵامی داوە بارەک بۆیە پێوتێ منبەری خوالت ڕازی تەوقیفیشە خوالت ڕازی بێ مامۆستا بابەتێکی تر کە پێم خۆشاوە بە کورتی زۆر بە گوشراوی جەنابەت ئاماژەی پێکەی بابەتێکی تر کە لە کتێبەکاندا هەیە بابەتی یەتیمان بەڵێ واتە دووهەتیوەکە ئەم بابەتەش پێم خۆشە هەر تیشکێ بخێنە سەری بۆی بە شێوازێک لە شێوازەکان لێ حاڵی بین ئینشاءالله خوالت ڕازی بێ یا ڕەبی ئەم دوو نمونە مامۆستاگیان بریتیە لە مردنی کەسێک ئافرەتێک مردووە مێردەکەی لە پاش بەجێ ماوە لەگەڵ خوشکێکی دایک و باوکی ئەمە نمونە یەکەمیانە مێرد کە ئەولاد نەبوو چە نەبات نیوەی ماڵەوە خوشک ئەگەر یەک بوو نیوەی ماڵەبات کەوا بوو ماڵەکە ئەکرێتە دوو بەشۆڵی مێردە ئافرەتێک مردووە مێردەکەی لە ژیانە ئەولادی نییە نیوەی ماڵ بووت خوشکێکی دایک و باوکیە ئەو نیوەکەیە بات ئەمە یەک نمونەمانەیە کە هەر کاتێ مێرد لەگەڵ خوشکە کۆبێتەوە نیوە بە نیوە بن نمونەی دووهەم ئەمە وتم خوشکی دایک و باوکی نمونەی دووهەم ئافرەتێک مردووە مێردەکەی لە ژیانە خوشکێکی باوکیە بەس خوشکی باوکیش هەمان حکمی خوشکی دایک و باوکی ئەگەر کەسی لەگەڵا نەبێ کاو مێردەکان نیوە ئەبات خوشکە باوکیەکەشەوە نیوە ئەبات تەنها ئەم دوو نمونە هەیە لە عیلمی میراثە مێرد لەگەڵ خوشکە کۆبێتەوە ئێستا هەرچی بۆ زیادکەی نیوە بە نیوە نییە ئەم فەڵمۆسەگە ئەفۆن بۆچی پێوتری یەتیمان یەتیمان لەبەرەوە تا کەوتون لە هەموو عیلمی میراث بۆیە ناونراوە یەتیمان یعنی لە باخی نمونونەکان ئەمە چییە یەتیمن بێکەسن بەس خۆیانن ئێستا چەندی بە مردنی باوکیەوە نییە نەناحیلاخواڵت ئەمە لە ناو عیلمی میراثە یەتیمە چۆن یانی ئێمە چەند نمونە دە نمونەمانەیە ناژمێرە چەند نمونەمانەیە مێرد نیوە ئەبات چەند نمونەشمان هەیە خوشک نیوە ئەبا بەڵام نمونەیەک بێنین لەگەڵ یەکە کۆ ببنەوە سیهەمان نییە ئیلا ئەم دوانەیە کەوا بوو بێکەسن بێ هاوبەشن بێ نەظیرە ئەم دوو نمونە هەر هەردووکیانن بۆیە پێوتری بۆیە پێوتێتی ئەتوانن بیخەنە سەر شاشەش خوالت ڕازی بێ هەر ئەو دوو نمونەی هەبوو کە کەوا بوو چەند ئاسانیشە مێرد لەگەڵ خوشکی دایک و باوکی یان مێرد لەگەڵ خوشکی باوکی هەر ئەوەی کە جەناب ئاماژەت پێ کردو ئێستا ئەوە ئەوسانویسا هیچ نمونەیەکمان نییە جگە لەم دوو نمونە کە مێرد نیوەی ماڵ ببات و خوشکیش ئەو نیوەکەی بەرێت خوالت ڕازی مامۆسای بەڕێز بچینە سەر بابەتێکی تر بابەتی چوارم کە ئاماژەی پێ بکەین مۆستەڵەحی دیناریە لە عیلمی میراثە واتای شێ مامۆستا بۆ پێوترێ دیناریە چۆن بتوانین لێ حاڵی بینەگەر نمونەیەک ئەمە دیناریە لەوە ئەچێ هەر ئەوەتانە وەکو علم خۆشە باس کردێ گینا کەسێ بڵێت خوا ئافرەتێ لە میراتێکە 600 دیناری هەبێ 600 دینار 600 مسقالە و کاتەیە وەڵا لەو 600 دیناری یەک دیناری بەرەکە ئەوە ئیمامی شافعی نمونەکەی ئەوانە ماشەڵڵا هەر بۆیان خوێنراوەوە حەلیان کردووە بریتە لە ئەوەی کە پیاوێک مردووە ژنی لە ژیانە یا خێزانەیە دا پیرەیش جەددە جەددەشیە دوو کشیشەیە کەوا بوو ئەگەر بێت لەگەڵ 12 برا و یەک خوشک 12 برا و یەک خوشک ئێمە بە سادە خۆزگا من ئێستا بینەرەکان ئەوانەی هەر لە یەکەم کەڕۆتەمە دەورێکی علمی وایە هەر پەیوەندی وایە لەگەڵ ئادەی ئێوە بۆم حرکە ئێمەڵی کاکە مێرد مرد ئەگەر ئەولادیان هەبوو دایکەکە ژنی ئەو ئافرەتەنەک دایکی ژنەکەی یەک لەسەر 8 بات لێرە دوو کچەیە یەک لەسەرشمان دابەکی ئەوە عولەمای گەورە بۆی حەل نەکراوە ئەوە لە مناظەری نێوان ئیمامی شافعی و کۆمەڵە زانای بەغدادا کە ئەچنە لای خەلیفەی ئەو کاتە ئیمامی شافعی تاقییان نکاتەوە یەکتری تاقی بکەن و دوای ئیمامی شافعی تاقیەکرێتەوە لە چەند پرسیارێک دەرەچێت ئیمامی شافعی بۆ پرسیارە تاقییان نکاتەوە ئەو زانە گەورانە لی دەرناچێت وڵا یاڕەبی خۆ پاداشیان داتوێ بەڕاستی ئەمە خەرزاری عیلمی و زانایانی جامەوەستا کەوا بوو لێرە من ئەوە ئیشارەت پێ بکەین یەک لەسەر 8 باشە بۆ یەک لەسەر 8 پێدا مامۆستا ئەولاد هەیە دوو کچەیە یەک کچ بێ 100 بێ یەک کوڕ بێ 10 کچ و کوڕکۆ ژنی مردوو یەک لەسەر 8ەوە
داپیرەکە چەندی برد داپیرەکە 1 لەسەر 6 برد بۆ 1 من لەسەر مامۆستا ئەفۆن ژنەکە 1 لەسەر 8 1 لەسەر 8 بات. داپیرە جەدەکە 1 لەسەر 6 بەڵێ دوو کچەکە 2 لەسەر 3 12 برا لەگەڵ 1 خوشکە 12 برا لەگەڵ ئەوە عەسەبەیە للذەکەری مثل حەظ الأنثەیین. ئێمە هەموو جارتمان هەر نمونەیەک 1 لەسەر 8 و 1 لەسەر 6 تیا بوو هیچ لە علمی میراث نەزانم ئەمە فێر بووم نمونەکە لە 24 حەلەکە یعنی ماڵەکە کەمە 24 سەهمەوە یعنی مڵکی ئەو پیاوە لە دوای ئەوەی وەسیەتی جێبەجێەکەم لە پاش ئەوەی کفن و دف نەکرێ اینجا قەرزی ئەدەمەوە قەرزی خوای یا قەرزی عابد هەموو جارێکی شەڵێ مارەی ئافرەتی قەرزە لە لای پیاوە ئەگەر گەردنی ئازار نەکرد بێت ئەگەر وەری نەگرت بێت ئەو کاتە مامۆساگیان دێم وەسیەتی بۆ جێبەجێکەم نابێ وەسیەتیش بۆ میراتگر بێ نابێ وەسیەتیش بۆ حرام بێ نابێ وەسیەتیش 1 لەسەر 3 زیاتر بێت. ئەوسا پەیوەندیەک وەرەگرم دوای دێمە خزمەتت بۆ تەواوکردنی ئەو بابەتی ئینشاءڵڵا. خەدیجە خان بەڵێ فەرموو. السلام عليكم مامۆستا بەڕێز. عەلەیکی سەلام وەڕەحمەت الله خوشکی عەزیزم. بەخێر هاتنی مامۆستا دەکەین. خوا لێت ڕازی بێ ئێمەش هەر بەخێراتری ئەکەین. سەلامەتی مامۆستا داپیر و باپیرم مردینە. داپیر و باپیر بەرێ خانیەکە میراتیە بەجێمایە. خانوویان بووە؟ بەرێ خانووەکیانەیە میراتی بەجێمایە. بەڵێ ئەو زەردوو مامون سەبەبن ناهێلن ئەو خانیە بفرۆشنێ میراتیەکە تەوزیح کرێ. داپیر و خەدیجە خان داپیر و باپیرت کە وەفاتیان کردو پێکەوە مردوون؟ نەخێر باپیرم لە 93 مردیا داپیرم لە 2007 مردیا. 2007 بەرێ پاش کە وەفاتیان کردو خانوویەکیان لە دوای خۆیان بەجێڵاوە دوایەوە فەرمووچی؟ ئەو خانووە دەیانەوێت بفرۆشن میراتیە 8 برا و خوشکەکەن. 8 برا و خوشکێک؟ بەرێ بەڵێ 8 برا 1 خوشک. ئەو زەردوو برا سەبەبن ناهێلن ئەو خانیە بفرۆشرێ برایەکان کەش دەستیان کوتەکاریان لەیەکەوە ئەو میراتی وەگرن پێویست خۆیان پێ جێبەجێکەن. بەڵێ بەڵێ چا پرسیارەکەی تۆ ئەوەیە کە ئەو برایە نایەڵێ بفرۆشن ئایا گونەحبارە بێت؟ بەرێ مامۆستا لە ڕووی شەر هەڵبژامە تا چەند گونەحبارن ئەو دوو برایە. بەسەر هەردوو چاوم خوشکە خەدیجە. چاوت خۆش زۆر مەمنون مامۆستا. خوشکی بەڕێزی ئێمەیت خوشکی بەڕێزی ئێمە. گوڵچین بەڵێ فەرموو. خوشکە گوڵچین دیارە پەیوەندی و خوشکە بەڕێزەمان پشڕا خوشکە گوڵچین برانی کۆنتڕۆڵ پەیوەندی ترمان لەگەڵایە یان بچینەوە خزمەتی مامۆستا. مامۆستای بەڕێز دیارە جەنابەت باسی ئەو مۆزوعی دیناریەت کرد کە ئافرەتێک لە 600,000 بڵین 1 دینارە بات. جا پێم خۆشە ئەو نمونەی کە جەنابەت باس کرد تەوزیعێکین بەسەریان ئەو نمونە مامۆستا هەم من وەکو علمەکە بۆ مراجعەکردنیش هەموو جار بۆیە هەموو جارێمە ئێستا تۆ شت دائما یا ڕەبی خوا عەفوی کە من دخوا پاداشی خێری شێخ سەدیق بداتۆ کە زۆر ئستفادەم لێ کردو ئیجازەم لەو وەرگرتووە کە شێخ دائما فەرموو العلم حرف والتكرار ألف. علم يك جارة خويني بس طلبه بها زاج عدو باري كاتو بتشينو لا مامۆستا عفوا مقاطعة زۆرەکەن قد من أزاك أبرو بالرزانة ما نبغي لسرختنا وستن باوكي بصوص بالله فرمو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باش ما مسيبرت. خوالد رازي بيت. ما مسألة تفكيرك معه. فرمو. ما مسألة نمنشري المعوزة أمن مسألة أمن شار كرم هيا لقد ساشي جال. شوار كرو شوار كتش. بو نمنا أمن كركان لكنم يكون شنيان بو دينم. إيه. خانيان جدو دكم دستنا وخانو مالي. بله بله. إيه. كتكانيش بشردن هكذا سمال ميردي خويا. كتكاني بشودي بله. سمال ميردي خويا. أيام دي أمن دمرم. إيه دعاي تمن دريج بإن شاء الله. دعاي جنابت أمري باسط كرت. بله. دعاي مردن يا خيا قرية وبياوة. بونا من منكي من الموضوع. بله. خانين يكو خانين وأقرانا كرت. بله تايرتي قشتين دعاي كابرا أمري دعاي وككروك شكاني شويان كردو جنان لنا. شكاني للسرق وبشدايا بس منو شكان نكديا. شون؟ مفهومة.
مفهومة تايو مفهومة جنابت فرمود او دل پشتێکی ئەمن وەفاتم کرد ئایا ئەو خانیز و ئەو کوڕانم کردیا ئەو ژیانە ماتیان تێدا یان تێدا نییە يعني لو خانواني كداوتا بكركان خانی ئالو کوڕەکان ژن وە هینایە و خانی مژوان کردی شتە نامال و حاڵێ کچەکانی مش بەشدایە ئەمنش وەفاتم کرد ئەو خانیز و ئەو کوڕانم کردیا ئەمن لوانم کردیا ئایا ئەو کسانە میرات لەو خانیان دەگرن یان ناگرن إن شاء الله ما مساولام تداتوا بسر تشاو باوكي بسر تشاو باوكي كاك زانا بلا فرمو مامۆستا جان سلام علیکم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ئەزێر مەدە پرسیارێک وانەیە. فرمو إن شاء الله. با بڵێن باوکی کوڕێکمان هەیە ئەمری خوای کردووە. کوڕێک ئەمری خوای کردووە. باوکیشی ئەمری خوای کردووە. باوکیشی مردووە. کوڕەکە وەرزەیەکی هەبووە. کوڕەکە چی بووە؟ کوڕەکە عەرزەی خانووی جارێک کوڕەکە پێش باوکی مردووە باوکی پێش کوڕەکە مردووە. کوڕەکە پێش باوکی. کوڕەکە پێش باوکی مردووە. بەڵێ ئەم کوڕە چی بووە؟ ئەم کوڕە پارچەی عەرز خانووی هەبووە عەرزەی خانووی. ژنی هەبوو نەی بووە. کوڕەکە خێزانی هەیە بۆ خێزان و مناڵ؟ نەیبووە. ژنی نەبووە. بەڵێ. پێش ژن بێنە ئەمری خوای کرد. بەڵێ کوڕەکە زەویەکی هەبووە. بەڵێ ئەم زەویە فرۆشراوە ئەم وەرەسەیە وەکو وەرەسەی باوک پێشکە تەوزی عەکرێ بەسەر کوبراکانیە. یعنی میراتی ئەو کوڕە وەکو میراتی باوک دابەشەکرێ؟ کوڕەکە مرد کێی لە پاش بەجێما. کاکە باوکی زانە. ئەم کوڕە کە مردووە دایک باوک دایکی برای خوشکی باوکی بێجگە لە باوکەی بەجێماوە. خوشکی هەیە و برای هەیە و دایکیشی ماوە. چەند خوشکی هەیە؟ چەند برای هەیە؟ یەک برای. یەک برا لەگەڵ دایک و باوک. بەس دایک باوکی ئەوتی پێش باوکی مردووە. مادام باوکی لە دوای کوڕەکە مردووە باوکیشی هەیە. مامۆستا ئەم باوکو دایکە چوار خوشک و برا بوون. برایشیان مردووە باوکیشیان مردووە. زانم ئێمە باسی ئەو عەرزەی ئەو کوڕە ئەکەین کە مرد باوک لە ژیانە بووە. کاک باوکی زانە. بەڵێ. کاتێک کە ئەم کوڕە گەنجە وەفاتی کردووە. بەڵێ. لەو ڕۆژەی کە مردووە ئەم کوڕە باوکی لە ژیانە بووە نیە؟ بەڵێ. ئەوە ئینشاڵڵا مامۆستا وەڵام دەداتەوە. مەبەستەکەی منەوەیە وەکو باوک و وەرەسەی ئەم کوڕە پارچە عەرزەکەی لێ بەجێماوە ئەم کوڕە کە مردووە وەرەسەکەی ئەم کوڕە لێ بەجێماوە کە باوکیشیان مردووە چۆن وەرەسەی بامەسەلەیەکی ئەڵەن دوو کەس بە کوڕە حسابەکرێ ئەم وەرەسەی ئەم کوڕەش بە دوو کەس بە کوڕە دوو خوشک بە برایەک حسابەکرێ ئاوانیە؟ پرسیارەکەی جەنابەتەوەیە ئەم ئەرزی ئەم کوڕەی کە مردووە چۆن دابەشەکرێوە نییە؟ بەڵێ. ئینشاڵڵا مامۆستا وەڵام دەداتەوە خوا لێت ڕازی بێت. من حەزەتی جەنابتان. خوا بتپارێزێ خوا بتپارێزێ. شۆمان بەڵێ فەرموو. مامۆستا گیانم کاتە باش. ئەم کاتت باش کاک چۆمان. سەلامەتی بەخاتنی میوانەکە دەکەم. خوا لێ ڕازی بێ و لە جەنابیشت ئینشاءڵڵا. وەڵا ئەو پرسیارەمێ من مەشروب بە خۆم و تۆبە ئاکەم مەشروب بە خۆم و تۆبە ئاکەم. ئەنجا وەک ئەوەی کە بیستومانە کەسێک مەشروب بخواتاک و چل شەو نێژ و ڕۆژ و هیچ شتێکی لێ قوڵ نییە. یعنی تۆ مەشروب بە خۆیت و نوێژی ژەکەی؟ من دەڕۆژ. بەڵێ؟ مەشروب بە خۆیت و نوێژی ژەکەی؟ بەڵێ بەڵێ. بەس ئەم جارە بە تەمام تۆبەیەکی یەکجاری بکەم بەس من دەشەوە پێش ئێستا مەشروبم خواردووە ئایا خوای گەورە نێژم لێ قوبڵ ئەکا ئەگەر تۆبەیەکی یەکجاری کەمیانە هەتاکو و چل شەوەکە بۆم نییە. ئینشاءڵڵا مامۆستا وەڵام تداتەوە کاک چۆمان بەسەر چاو بەڵام داوات لێکەم دانیشە بەدیار تەلەڤیزۆنەکە تا مامۆستا ئینشاءڵڵا هەندێ ئامۆژگاری زێڕینت ئەکات ئینشاءڵڵا. خوا لێت ڕازی بێ دانیشە بەدیار بەرنامەکە تا خوا لێت ڕازی بێ خۆ. کاک سەروەر بەڵێ فەرموو. کاک سەروەر. السلام عليكم مامۆستا گیان. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان سلێمانی و پەیوەندی بە بەڕێستانەوەکەم. یاخوا خوا بتپارێزێ ئێمەش هەر لە سلێمانی و گوێت لێگرین.
بەڵام ئەگەر یەک پرسیارم هەبوو لە خزمەت بەڕێستان لە خزمەتتان کاک سەرۆر لە خزمەتتان بەڵام و جنابی جنابی شەکەم سپاس دەکەین لە خزمەتتان بەڵام تەلەڤیزۆنەکە کسکە لە تەلەفۆنەکەی گوێمان لێ بگرا زۆر سپاس دەکەین کەزم کردووە مامۆستاگیان دەستە خۆش خوا لێت ڕازیم فەرموو لە خزمەتین مامۆستاگیان ئێمە 5 براین لەگەڵ خوشکێکە 5 بران بەڵێ خوا لە یەکتان نەکە لە یەک خوشک قوربانێتەوە سپاس بۆ جەنابی شت مامۆستاگیان بڵێن باوکم میراتی هەبوو بڵێن باخ و باخاتی هەبوو لەگەڵ خانوویەکە باوکت وەفاتی کردووە نانە وەفاتی نەکردووە مامۆستاگیان بڵێن باوکم بەبێ ڕەزامەندی و بەبێ ئەوەی ئێمە ئاگادار بین بڵێن باخ و مڵکی کردووە بە ناوی برایەکمەوە بەڵێ ئێستا براکەم پێش باوکم عەمری خوای کرد وەفاتی کرد بەڵێ ئیجا پرسیارەکەمە بۆ مامۆستاگیان وتم بزانم شەرعیە چۆنی ینی بڵێن جەنابتان شیکەنەوە بزانین ئایا ئێمە بەبێ ڕەزامەندی ئێمە ئەم کارێک کردووە باوکم ئەدرێ بڵ برامەکە وەفاتی کردو و پێش باوکم و باوکیشم کردوێتی بە ناویەوە مڵک و ماڵاتەکە بێ ئەوەی ئێمە ئاگاداربین و نەزانین کاک سەرۆر ئەم برایەت کە وەفاتی کردووە لە پێش باوکتا ئایا منداڵ و خێزانی هەیە؟ بەڵێ هەیەتی مامۆستاگیان بێجگە لە خێزانی چەند منداڵی هەیە؟ بێژگە لە خێزانی مامۆستاگیان 5 هەیە چەندی کوڕە؟ 2 کچ و 3 کوڕ 2 کچ 3 کوڕ بەڵێ ئینشاءڵڵا مامۆستا وەڵام تداتەوە دایک و باوکت لە ژیانایە تەبعەن وەنیە؟ بەڵێ باوکم لە ژیانایە بەس کە ساسە لەسەر جێگایە ئەی دایکم عەمری خوای کردووە نەماوە دایکت دوای براکەت عەمری خوای کردیان پێش براکەت باوەژنیشمان هەیە مامۆستاگیان عەبوو باوەژنمان هەیە چیتان هەیە؟ باوەژنێکیشمان هەیە دایکت پێش ئەم برایەت وەفاتی کردویان دوای براکەت؟ بەڵێ 2000 لە 2000 عەمری خوای کردووە دایکت پێش براکەم عەمری خوای کردووە دایکم ئینشاءڵڵا مامۆستا وەڵام دەداتەوە لێ سپاس بۆ جەنابە مامۆستاگیان مەمنوونتم چاوە خوا بتپارێزێ خوا لێت ڕازی بیارەت مامۆستای بەڕێز ئەگەر بێنە سەر ئەو نمونەی کە نمونەی ئەدیناری وابوو ئەدیناری بڵێ مامۆستاگیان بسم الله الرحمن الرحیم پیاوێک وەفاتی کردو خێزانی لە ژیانە جەدەیشی داپیرەشی لە ژیانە 2 کچیشیەیە 12 برا خوشکێکی کابوو لێرە ژنەکە یەک لە سەرشتە با لەبەرەوەی ئەم پیاوە مناڵی هەیە داپیرە قەت یەک لەسەر 6 زیاترین یەک لەسەر 6 بەرەو کەسیشنی حەجبی کات دایک لە ناو نمونەکە وایە نەیەبرد ئەو یەک لەسەر 6 کەوابوو ئێستا باخەکە ئەگەر قسەی لێ نەکەم ئەم نمونە لە 24 2 کچ 2 لەسەر 3 دائیمەن 12 برا و خوشکێک عەسەبە بالغەیرە للذەکەری مثل حەظ الأنثەیین نمونەکە کە لە 24 حەلمان کرد 3مان دا بە ژنەکە لەبەرەوە 24 شان 8 تایە 3 چەند 6 تایە 4 4یشمان دا بە کێ داپیرە 16 دێنە 2 کچەکە لەبەرەوە 2 لەسەر 3 ماڵەکە بن ئەوەی کە ئەمێنێتەوە یەک ینی 400 ماندا بە 2 کچەکە خوالت 400 بە یەکجار 100یشمان دا بە داپیرە خوالت 75یشمان دا بە کێ 75 ماندا بە ژنەکە ئەوە کاتە چەند 575 25 25 ماوە ئێمە چەند خوشکمانەیە 12 چەند برا 12 هەر برایە 2 24 بەر یەکدانیمەوە کەوا بوو لە 12 برا و خوشکێک ژنێک داپیرەیە 2 کچ کە تەوزیعمان کرد 600 دینارەکە 1 دیناری ئەمێنێتەوە بۆ ئەم خوشکە لەبەر ئەم نمونە ناو نرا ئەوە نمونەیەکە کە ئەوە چەندێ لە ئیمامی شافعی پرسیارێکی وایە باشە لە 600 دینارە چۆن خوشک 1 دیناری بەرەکەوێت بەڵێ ئەو مەسەلەی دیناریە بۆ ئەو تێو ئەم مەسەلانەش تەوقیفین بەڵام تەنها لەبەرەوە ئێمە بەرنامەکەمان وان نەبێ ئێمە دوایی لە هەموو بابەتێک نمونەیەک باسەکەین بزانین کۆمەڵێ بابەتمانێت تەوقیفین ئەڵێ عومەریەتان باسمان کرد دایک و باوکووە بێتەوە لەگەڵ یان ژنە یان لەگەڵ مێرد لەوێ ژن ثلثی باقیە بە دایکی مردووەکە مەبەستم ئەوانەمان ئیشارەت پێ کرد کە حەجەریەمان باس کرد کابراوتی بن باشە دانە باوکمان باوکمان بەردێک بوو خسمانە دەریا خۆ دایکمان یەکە ئێمە چکە بۆ لەوێ دایکیەکە برا دایکەکەی بات
باوکیەکە دایک و باوکیەکە نایبن ئەمانە وەکو نمونە سێر لە ناوەکە ناورە حەجەریە یان یەمیە فەرموو سەگە خوالت ڕازی مامۆسای بەڕێز پێم باشە بێنە سەر پرسیارێ و بەڕێزانە بۆی فریا بکەین ئینشاءالله. خەدیجە خان پرسیارێکە کە داپیر و باپیری مردووە، داپیری ساڵی 93 مردووە، باپیری ساڵی 2007 مردووە، خانوویکیان لە دوا بەجێ ماوە، 8 برای هەیە واتە دیارە کوڕیان، 8 برا و 1 خوشک. ئێستا پرسیارەکەی ئەوە بوو یەکێک لەو برایانە نایڵێ ئەم خانووە بفرۆشن، ئەم مڵکە بفرۆشن، ئایا گوناهبارە بێت کە نایڵێ ئەمان بفرۆشن و میراتەکە بەشکەن؟ لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەموو ئەو عائیلە مەبەستم ئەوان نییە کە ئەم قسەکەم لە حاڵەتێکە گوناهبار نابێت کەسێ دەست بگرێتە سەر ماڵی برا و خوشکی خۆیەوە، برا و خوشەکان سەفیه بن، گەمژە بن، نەتوانن ماڵەکە بپارێزن، ئەم بۆیان بپارێزێت. بەڵام ئەگەر عاقڵ و بالغ بن ئەم ماڵە لەگەڵ مردنی مردووە، ئەو مردووە ئیتر صاحب ئەو ماڵە نییە، ماڵ نەقڵە بێت. خوشکیە داوایەکە حەقی خۆیەتی داوای بکە، خوا ئەیداتێ، خوا نەقلی کردە بۆی پێویستی ببوو، کەس ناتوانێت مەنعیکا بەڵێ هەر کەسێک بەبێ هۆیەک ماڵی کەسێک دواخە لەبەرەوەی کە لە میرات مەبەستمە ئەو کەسە تاوانی ئەگا بۆ چونکە دوور نییە مافرەتی ئێستا پێویستی پێیەتی دوای 2 ڕۆژیکە وەفات بکات، قەرز ئەداتەوە، نەخۆشە ڕاتە دکتۆر، ماڵی خۆیەتی استفادەی لێکات. خوالت ڕازی مامۆسای بەڕێز باوکی بەسۆز پرسیاری ئەوەی کردکە یەکێک بمرێ 4 کوڕی لە دوای خۆ بەجێ بمێنێ و 4 کچیش لە دوای خۆی بەجێ بمێنێ، ئەم پیاوە پێش مردنی خۆی ژنی بۆ کوڕەکان هێناوە و خانووی بۆ کردوون و چوونەتە خانووی خۆیان، کچەکانیشی بە مێردا و چوونەتە ماڵی خۆیان. لە دوای مردنی ئەم پیاوە کە کچ و کوڕی هەموو چوونەتە ماڵی خۆیان، ئەم پیاوە کە ئەمرێ لەو خانوانەی بۆ کوڕەکانی تەرتیب کردووە کچەکان میرات لەو خانوانە ئەبەن؟ بسم الله الرحمن الرحیم. ئەمە یەکەم شت ئەگەر ئەو کاتە وتی ئایا ئەو کچانە میراتە بن، ئەگەر ئەم بە هیبە پێیداون کچەکان میراتکردنین، ماڵی خۆیانە، لە ژیانە بوون، باوک بەبێ کێشە ئەم پارەی پێداون بۆ خۆیان، ئەگەر بۆ خۆیان نەیدابێ ئەم پارە ئەڵێ ئەم کوڕم حەز ناکەم بڕاتە کرێ، ماڵی خۆیەتی، یارمەتی ئەدات، یارمەتی نەک تەمەلک بیکا بە مڵکی ئەو. کوڕم تۆ بڕۆ ناو ئەو خانوخانی خۆیەتی، کوڕم تۆ بڕۆ ناو ئەو خانوە، کوڕم با ئەم سیارە لە لای تۆ بێ، مڵکی هی ئەمە بمرێ هی ئەم پیاوەیە کردی بە ناوی وە، عاقڵن باڵغن مانعنیان نەبوو هەمویان ئەوە اعتیادیە، بەڵام فەرقی کردن ئەمە جەورە کردوێتی. هەندێک لە عولەما ئەڵێ تازە چکە لە ژیانە کردێتی و لە کاتی سەحەتی بووە زوڵمێکی کردووە بە شتەکە نەقڵە بێت بۆ کوڕەکان، بەڵام هەندێک لە عولەماش ڕەئیان وایە ئەوەش باش وایە هەڵی وەشێنێتوە گەر فەرقی کرد بێت سەر لە نەبیکەن بە میرات و تەوزیع کرێت. مامۆسای بەڕێز هەندێک پیان وایە بە مجەڕەدی تاپۆکردنە ناو کەسێکەوە ئیتر ئەبێتە خانووی ئەو، ئایا بە مجەڕەد من خانووی بکەمە ناو جەنابتەوە، خانووی بکەمە ناو کوڕەکەمەوە، بە مجەڕەد نەقڵکردنی لە تاپۆیە لە حکومەت ئەبێتە مڵکی ئەو وەکو شەرع، وەکو ئەوەی کە پێویستی پێیەتی حەزەکات 2 خانوو بە ناو خۆیوە نەبێت. وایە بە ئیتیفاق خۆیان نەزان ئەم کردنە ناوە بۆ ئەوە نییە مڵک بیبەی، ئێستا پێم خۆشە ئەم خانووە بەناو ئەو کوڕەوە بێت، مەبەستی ئەوە نیە بیکا بە مڵکی بە مجەڕەد بە ناوکردن نابێت بە مڵک. هاوڕێ جاری وایە خانووە کاتە ناو هاوڕێ، دواتریش بە بیانووی ئەوە هەر کەسێ، یعنی تۆ بۆ نمونە ئەڵێ مامۆستا لێر من سەفەرێکەکەم ئەڕۆم بۆ دەرە بۆ خوێندن بەس پێم خۆشم خود دوو قوتع عەرزەم بە ناو تۆ بێ، دوایی بگەڕێتەوە بڵێم وەڵایی مامۆستا گیان تا مەبلەغی پارەم نەدەی تێنایی کەمەوە ناو تۆ، ئەمە زوڵمە. ئەوە چونکە شتیوا زۆرەیە خەڵکی وایە کابرا شتێکیان کردوتە ناویوە دوای لە وەڵا کاکە ناتان مەبلەغی پارەم نەدەنی، کاکە ئامانەتی خۆیەتی چاکەت بۆ کردووە کردێتە ناو تۆ، قەی نادوای خۆی شتێکت داتێ. باشە مامۆستا پرسیارێکم لا دروست بوو، ئەو کەسانەی کە مەسەلەن ئێستا زۆر باوە بەڕاستی کابرا خانوویەک ئەفرۆشێ بە پارەیەکی دیاری کراو، دوایی تۆ لە یەکڕیت من لە یەکڕم کە داوای نەقڵی تاپۆکە ئەکەین، ئەڵێ تا پارەیەکم نەدەیتێ من ئەم خانووە ناکەم بەناوتەوە، یاخود سیارەیەکی کڕیوە ئەڵێ تا پارەیەکم نەدەیتێ من سنەوەی ئەم سیارە ناکەم بەناوتەوە، ئایا ئەوە شەر حرامە؟
الشرع بارت شو النقلة به يا مبادلة مال بمال قيد التراضي من أمادان بتوبة 1000 دينار أو السلعة بمال يان زكاة النقلة بيبوت يك لهش صنفكي يان غنيمة لغزاي كفر دستك بيت يان فقيري والصدقية يان هدية أما هيش لمعنى نية هر باريك هيش لمعنى النبي إنسان لكسي جوار بقري دايري كان أو ظلم حرامة خالد رازي فعفو ما وصل برز باوكي زانا برسياري وكي كوريك مردوه أم كورا بيش باوكي مردوه كوريك بيش باوكي مردوه كوراكا چوار خوشکی هەیە یەک برایەکی هەیە دایکیشی هەیە باوکیشی هەیە کە خۆی وەفاتی کردووە پاشان دوای خۆی باوکیشی وەفاتی کردووە کوڕەکە زەوی هەبووە ئایا ئەم زەویە چۆن دابەشی کەین بەسەر ئەم براو خوشک و دایک و باوکەدا کە باوکی دوای خۆی وەفاتی کرد ئەم پرسیارە یعنی پێم خۆش بووە ئەم پرسیارە کەوتە ئەو نمونە بۆ ئەم پرسیارە ئێستا بدرێ بە هەندێ برا طالبی علم حەلی کات تاقیکردنەوە ڕووبدا زۆرەکەونە هەڵەوتیایە هەڵەکە لەکوێ ڕۆدا مامۆستا براو خوشک لەبەر ئەوەی باوکە براو خوشکی هیچ نابن کاو بوو کێ ماوە دایک و باوک ماوە دایک و باوک دائما لە علمی میراثە کۆ بێتەوە باوک عەسەبەیە و دایک صاحب فەرضە کە دایک صاحب فەرضە کە ئەولاد نەبوو دایکێک لەسەر سێی ماڵەبات کاو بوو ماڵەکەیتە دوو بەشۆ سێ بەشۆ دوو بەشی بۆ باوکەکەی یەک بەشی بۆ دایکەکەی ئەو قسەی سەکردم هەڵەو بۆ هەڵەو لەبەرەوەی چوار خوشک و یەک برا هەیە چوار خوشک و یەک برا زەرەر لە دایکەکە ئەدەن بەبێ ئەوەی خۆیان هیچ بەرن ئەمە دقیقە بۆ تەڵەبەی علمان پرسیارە بێتەوە زەرەر لە دایکەکە ئەدەن دایکەکە یەک لەسەر سێ ئەکەن بە یەک لەسەر شەش بەڵام بەبێ ئەوەی خۆیان هیچ بەرن چونکە باوک خۆیانی حەجم کردووە ئەو کاتە باوکەکە ماڵەکە کەم بە چەند بەشۆ شەش بەش پێنجی بۆ باوکەکەیە یەکی بۆ دایکەکەیە پێنجی بۆ باوکەکەیەکی ئەولادەکانی چیان نەبرد بەڵام زەریان یا ئەمە پرسیارێک دێتە پێشەوە بۆ مامۆستا تۆ ئەڵەی لەبەرەوەی ئەو براو خوشکانە نەفەقانە کەوتە سەر باوک ماندووبوونەکە بۆ باوکەمێنێ بۆ زەرەکە لە دایکەوت ئەنجا کەوا بوو لێرە مامۆستا دوای ئەوەی وتی ئەم پارە پێنجی هات بۆ باوک ئەنجا کە باوک وەفاتی کرد ئەم برایانە لە برا لە پارەی ئەو برا هیچ نابن ئەم برا خوشکانە پارەکەیانە ڕۆ بۆ دایک و باوکیان دایک و باوک وەفاتەکەن جا پارەکە دێ بۆ ئەمان للذەکەری مثل حەظ الأنثەیین لەگەڵ میراثی باوک و دایکیان هەمووی کۆ بێتەوە بۆ ئەمانە یعنی مامۆستا بەڕێز ئەم پیاوە ئەم کوڕەکە مردووە ئەم کوڕەکە مردووە برا خوشکەکانی چ نابن چکە باوکی لە ژیان بووە باوک و دایکی لە ژیاندایە برا خوشکانی هیچ نابن هیچ نابن لەو برایان هیچ کە ئەو باوک و دایکە مردن اینجا ئەمن بە مناڵی دایک و باوکەکە ئەمان هەموو ماڵەکە ئەبن لەوەیشی کە هی براکەیان دابەزێ بۆ باوکیان پێنج بۆ باوک یەک بۆ دایک هەموو ئەو ماڵە ئەو کاتێتە مڵکی ئەمان خوارێت ڕازی مامۆستا کاک چۆمان پەیوەندی کرد کە من سوپاس یەکەم پەیوەندی کردەوە خۆی تەعالا هیدایەتی بە پرسیاری ئەوە کرد کە مەشروبی خواردووە مەشروبی خواردووە ئەڵێن نوێژت قبوڵ نییە و عیبادەت قبوڵ نییە دە ڕۆژ پێش ئێستا مەشروبی خواردو دیارە ئێستا لەوا ترسێ خوا عیبادەتی لێ قبوڵ نەکە بە کورتی ئامۆژگاری جەنابەت بووە کاک چۆمان کە بەڕاستی بە جورئەتانە پرسیاری کرد و دیارە حەقی ئەوێت بڕێری تەوبەشی داوە خۆشی دانیشتۆ شتێک گوێت لێگرێت جەنابەت ئامۆژگاری بۆ چییە خۆ بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی تۆبە لە ئێمە کاک چۆمانیش قبوڵ کات من ئەرە قسە ئەڵێم کە ئیمامی عومەر بە قودامەی کوڕی مەظعونی فەرموو قودامەی کوڕی مەظعون لە ئەسحابی بەدر بوو بە تەئویل عارەقی خواردووە هەندێک کەسیش نەک ئەو خواردیوە بە حەرام بوون ئەیت حەڵاڵە ئەوە لێرە فتوایەکە بۆ کۆمەڵی براومانش بیبیسن کە ئینسانی موسڵمان بە ئاسانی هەر لە خۆی بە خەڵک نەڵێ کافر ئەیوت عارەق حەڵاڵە لەبەرشی لەبەرەوە تەئویلی ئایەتێکی کرد کار کەسێ ئیمان و تەقوای هەبێت ئەوە هەموو شتێ بۆ ئەو حەڵاڵە خەبەر گەشتە ئیمامی عومەر پرسی ئەسحابی کرد ئیستیتابەی کرد ئەمە لە ئەسحابی بەدریش بوو فەرموو عارەق حەڵاڵە ئیستیتابەی عنیم ئیمامی عومەر ئەم تەئویلە ئەم هەڵەتیە گەشتنە دێ حوجە ئیقاماکە بیانووی ئەبڕێت بەڵگەی بۆ خوێنێت تۆ قەناعەتی پێکات شوبهەکەی لا ئەبات ئیستیتابەت داوای تۆبەکردنە سین و تا لە زبانی عەرەبی بۆ تەلەبە بگەڕێرە دواوە تۆبە بکە دوایەوە کە زانی هەڵە بووە تووشی یەئس بوو لە ڕەحمی خوا بێئومێد بوو تەواو ئیمامی عومەر نامەیەکی بۆ نووسی سوورەتی غافری بۆ نووسی فەرمووی نازانم بە کام لەم دوو تاوانە گەورە دەست پێ بکەم بەوەی کە حرامێکت حەڵال کردووە یا بەوەی کە لە ڕەحمی خوا مەئیوز بوویت
تەنا کافر لە ڕەحمی خوا مەیوسە بێت وەکەوە بە تاوان زانیوە ئەو گەورەترێت چکە بۆ الأمن والإياس ينقلان عن الملة الإسلام إنسان لما كري خوا أمين بو كلا لدين دره للرحم خواش مأيوز بو خوا لمن خوش نابي خواي قوله بس بكفر وشرك إنسان نقابي بين عرض وعصمان إنسان قناه يبي توبه بك أخوا لي خوش بيت توبش نكا بالتوحيد وبمريت أنجا شفاعتها لو شيء خدای پاک بوونەوە لە جەهەنەم دەرچێت بەڵام ئینسانی مسلمان بەرامبەر عەزەمەتی خوا بێ بزانێ گوناهی بچووکیش بەردەوام بی لەسەرێ بێتە کەبیرەش تۆبەی لێ بکەی ئەبێ بە خوا لێت خۆشە بێت لەبەرەوە مەبەستم ئینسان دائیمەن ئەبێ خۆی لە گوناه پارێزێ بۆ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم دوون صنف لە ئومەتم لە ئەهلی ئاگرن هێنا فەرمی ئەمانە دوای ئەڕۆنە بەهەشتەوە ئەو ئافرەتانەی کە کاسیاتون عاریاتون لەگەڵ ڕێز بۆ مسافری خوا تۆبە بکاتە قسمەتی ئەمە ئەوانیش بگەڕێنە دوایەوە پۆشاکی ئافرەتی مسلمان نییە ئەوانەیشی کە بە قەمچیەک و زوڵم لە خەڵکیەکەن لێدەن ئەڵێ من نەیانم بینیوە بەڵام بۆنی باش ناکەم پێغەمبەر بۆ فەرمی کەسێک قسە بێنێ و قسە ببات ناڕواتە بەهەشت دخولی ئەوەلیە کابوو تۆ نازانی دوور نییە ئەو بێتە سەبەب بۆ ئینسانە بە کافری بمرێت دوور نییە کابوو بێت تۆبە بکات بەڵام لە بابی ئەوەی ئینسان تووشی یەئس بێ نەخێڵ ڕەحمی خوای گەورە زۆر ئەو کەسەی 100 کەسیشی کوشتەوە با بگەڕێتە دواوە تۆبە بکات پێشەوەی بمرێ ئەوەی عارەقی خواردەوە ئەوەی فاحشەی کردووە ئەوەی دزی کردووە ئەو ڕەمەزانیش لە پێشوەیە مەڵێ لە ڕەمەزان ئەیکەم نازانی ئەگەیتە ڕەمەزان یا ناگەیتە ڕەمەزان یەکسەر ئینسان تۆبە بکات 40 ڕۆژ عیبادەتی لێ قبوڵ نابێت چاوەلێ ئەم 40 ڕۆژە بکەیان ێزە دەست ئەو 40 ڕۆژە بۆ عارەق نییە ئەو 40 ڕۆژە بۆ ئەو کەسەیە کە ئەڕوا بۆ لای جادوکەرەکان بەبێ ئەوەی ئەگەر تەصدیقی کات پێغەمبەری خوا فەرمێ کافرە بێ بەوەی کە من دابەزیوە بەسەر محەممەد بەڵام تەنها بڕوا پرسیاری لێ بکات بەبێ ئەوەی بەڕاستیشی بزانێ ئەویش عولەما فەرموون خۆ نابێت نوێژەکە تەرەکات ئەجری نوێژەکەی دەست ناکەوێت بەڵام لە غەیبەکە باوەڕی پێ بکات ئەوەی وابزانە غەیرە خوا غەیب بزانێ ئەو کافرە بێت خوا لە ڕازی مامۆستا بێت دەبینە بێ لە خزمەت جەنابتا زۆر جار شەیتان کە تاوان بە ئینسانێک ئەکات و بۆ کاک چۆمان بۆ بەڕێزە شەیتان تاوانێک بە ئینسانێک ئەکات تا تاوانەکەی پێکات چەندین فێڵی بۆ تەڵەی بۆ ئەنێتەوە کە تاوانەکە ئەکات ئەم ئینسانە ئەوێ پەشیمان بێ ئەمجار شەیتان مەویسیەکە با دەمن تاوانێکی ترە ئەڵە تازە خوالێت خۆش نابێ تازە کۆتاییت پێاتۆ تۆ چەند شۆرمەکەی گوناهی گەورەتری پێ بکات چۆن لە ڕوودێ نوێشکەی بچوتە بەرامبەر خوا چۆن لە ڕوودێ دەست بگری ئەمەش مامۆستای بەڕێز هەر فێڵێکی شەیتانەوە نییە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و ئەو نەسیحەتە چۆنەکات ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت گە سەیئەیەکتان کرد ئەتبع السەیئەة الحەسەنەة سەمحوها بۆ لەبەرەوەی یەکسەر ئینسان گەورەترین تاوان نەک یەکسەر استیغفار بکات دەست نوێژێ بچۆ نوێژێ بکە ئەمە عیلاجی پێغەمبەرە صلی الله عليه وسلم مەڵێ من بەخوا تاقەتم نییە بڕۆم بۆ مزگەوت دوو ڕەکات سونەتەکە بکەم ئەوە شتم کردووە نە یەکسەر بە قسەی پێغەمبەر پێشەوەی شەو کۆتا پرسیارە بکەی وەڵای مامۆستا شاخوان خوای گەورە پاداشت داتووە بێئەدەبی نییە دەستت خۆش بێ من مەمنونی هەر برایەکم لێرەیش هەڵەیەکم کرد دوای بە تەلەفۆن ڕاستی کاتووە داوا لێ بڕنیش لە هەر برا خوشک یەکەم جاری وایە برایە 1 ساعت بە تەلەفۆن لەگەڵ مایە 5 تەلەفۆن لەو کاتە تێ تەلەفۆنەکەم دووسیم کارتیتایە ئاگام لێ نییە یان ناتوانم هەڵیگەم جوابی ئەمە دەمە دوای گلێم لێ نەکەن یعنی سەر لە ناوەی ئەم بەرنامەوە جەنابیشت پێم خۆش بوو من لەگەڵ ئەهلی عیلمە بەرنامەکە کە تەقدیمەکەم ئەڵێم دڵم خۆش ئەگەر هەڵەیەکم کرد ڕاستی کات ڕازی بێ وە گەورەی خۆتە مامۆستا و فەزلی خۆتای نامە قوتابی جەنابتین مامۆستای بەڕێز کاک سەرۆر کە کۆتا پەیوەندی بوو پرسیاری ئەوەی کرد 5 برا لەگەڵ یەک خوشکە باوکی بێ ڕەزامەندی دیارە بێ ڕەزامەندی ئەوان شتی کردو بەناو یەکێک لە براکانیەوە یەکێک لەو 5 برایە باوکی بێ ڕەزامەندیان شتی کردو بەنایەوە پاشان ئەم برایی پێش باوکی مردووە پێش باوکی ئەم برایە وفاتەکە و ئەم برایی کە وفاتی کردووە خێزانی هەیە 2 کچی هەیە 3 کوڕیشی هەیە لێرەدا کە باوکی مردووە دایکیشی تەبەن پێش خۆی مردووە باوکی ماوە لێرەدا چی لەم میراتە بکەن چی لەم ماڵی ئەم کوڕە بکەن کە بە شێواز لێ شێوازەکانیش وەڵامت داوە لە پرسیاری یەکێک لەو بەڕێز وەڵاهی من باوکی چون کێسە لە ژیانە وایەوانە بەڵێ ئەو کەسێک کە وفاتی کردووە باوکی نابێ فەرق ئەمە زوڵمی کرد نابێ فەرق تا لە ژیانیشە صاحبی ماڵەکەی ئەتوانێت لەو جیاوازیە بگەڕێتە دواوە تۆبە بکات فەرڵە نەگەڕاوە دواوە بۆ قیامەتەوە بڕۆنە لە مامۆستایان ژنەکە یەک لەسەرشتە با باوکی بێت بە عەسەبە باقی ماڵەکەی بۆ کچ و کوڕەکەتی للذەکەری مثل حەظ الأنثەیین خوا عەفوت کە یا ڕەبی بیسەران و بینەرانی ئازیز و خۆشەویست سوپاستان دەکەین کە تا ئێستا
بیسەر و بینەری بەرنامەکەمان بوون لە خزمەت مامۆستای بەڕێزا بووین کۆمەڵی بابەتی زۆر گرنگی لەم بەرنامەدا ڕوون کردەوە بە ئومێدی ئەوەی توانی بێتی ئەو براو خوشکانەی کە دانیشتون بە دیار بەرنامەکەەوە حاڵی بوو بێتن بە زبانێکی سادە. ئێمە لە بەرنامەی داهاتوودا کە کۆتا بەرنامەی زانستی میراتە کۆتا بەرنامەی ئەم میراتەیە کە چەند مانگێکە بەردەوامە کۆتا باس ئەەکەین لە باسی زەوی زراعیە هەر بە ڕێزێک نمونەیەک بابەتێکی زۆر گرنگی لایە ئەتوانێت پەیوەندی بکات لە بەرنامەی داهاتوودا تایبەت ئەبێ بە ئەرزی زراعی بە پشتیوانی خۆی پەروەردگار کە ئەو کۆتا بەرنامە بێت تا کۆتا بەرنامە هەموو لایەکتان بەخوای پەروەردگار ئەسپێرم و بە ناوی خۆم و بە ناوی ئێوەشەوە دووبارە و چەند بارە بە خێراتنی جەنابی مامۆستا دیارگەرمیانیەکەم خوای تەعالا پاداشتی باتەوە. صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.